و هەروەها لە دنیای کۆن و مۆدێریندا سوو بەکارهاتۆ بۆ چەندەها جۆری جلوبەرێک بۆ نمونە کڵاو گۆرەوی و هەروەها چەندین جۆرەکانیشی تر. بە بۆنەیکردنەوەی ئەم پێشانگە جوانە خنجیلانەیە کە قوتابیان و مامۆستایانی کلێڤەری بنەڕەتی پێ هەڵساون زۆر دەستخۆشییان لە دەکەینی هیوادارم هەر سەرکەوتوو بن و زۆر سپاسان دەکەم دەستان خۆش هەر سەرکەوتوو بن. دەڕۆی لە ناکاو مامزێک هات پێی گوت دەتوانی ببیت بە برادەرم کاتێک کە بوونە برادر یاریان دەکرد لە ناکاو ورچێک هات پێی گوت دەتوانی ببیت بە برادەرم بووە بە برادر یاریان دەکرد و زۆر پێکەوە بوو بەڵام دواتر مامزەکە پێی ناخۆش بوو پێی گوت تۆ وەرە ئیشەکەم پێیت کە پێی گوتی ئەو نەفەرت مەڕۆکنی تۆ زۆر لەگەری برادەر مەبە زۆر پیس و ئەو شتانەیە ئەویش لەبۆ سبێنەکەی تەستێکیان کرد و چون کە سبێنەکەی هاتەوە پێی گوتی کامیانما هەڵدەبژێت ئەوە گوتی من یارمەتی مامزەکە گوتی من یارمەتی کەس نادەم و نەفەر فەقیریشم خۆش ناوێت ئەویش گوتی من یارمەتیم نەفەرێکی دەدەم یارمەتی هەموو خەڵکیش دواتر کە ڕێشکەکە بوو بە برادەری بوون دواتر ئەویش پێی ناخۆش بوو چ داوای لێبوردنی لێ کرد و ببوون بە برادەر. من ناو سارە شاڵاوە لە 4 دین ئەوڕۆکە بەشداری فیستیڤاڵی هونەریم کرد بەم کاردەستیەوە هیوادار هەم ساڵێک بەردەوام بێ هیوای سەرکەوتن بۆ هەموو قوتابیان و مامۆستایان دەخوازم. I'm in Clever School in grade 5
ICE. I did this work with a reason, and I'm here for the art festival prepared by my teacher's name is Miss Bahar. لمكتب كليفرنا حكم من بولي بنزم لبروجي آرتي بجداري بكردي أمر بودم وبعدار ما مساي كان هم بدل به من نام ريناء لقطافاني كليفر بولي ششدي أمرو بجدارم كردو لفستيفالي هنري تكل كردني رنگا كان هوا دارم همو سالك أو فستيفالا بردوان بيت هوا سركوتن بما مستوى قطابيان دخوازم فستیوالم کرد ام مشتمل ام کاری دستیا هوادار مطلبه و هم مامستان و کتابم من كتابي دياكو آكو لقطابخانة كليفر بجداريم لفستيفالي هنر كردوا بكارك دستي كباز لورزي زستان دكاتو للوكو وكارتون وكلينكس وشتان درسو كردوا أو خانوا باز لخانوا كان أنتاركتيكا دكا لورزستان دا زوربي خانوا كان لي أنا ولا باز لبفربارين وشتان دكا
مەهیار پۆلی دێ ئامادەی لە ئامادەی کلێڤەر ئەمڕۆ لەم فیستیڤاڵی هونەری بەشدار بووم بە وێنەی گێلاس کە وێنەکەش لە ڕەنگی سوور و سپی و سەوز پێکاتووە هیوای سەرکەوتنتا بۆ دەخوازم. ساڵش وەکو ساڵانی ڕابردوو بە بەشداری قوتابیان و مامۆستایان فیستیڤالێکی گەورەی هونەریمان ئەنجامدا کە پێک هاتبوو زیاتر لە 150 کاری دەستی و 80 تابلۆی زۆر ڕەنجین و تایبەت و چەندەها چالاکی جۆرا و جۆرمان ئەنجامدا. دەستخۆشی لە ستافی قوتابخانەی کلێڤەر دەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بە قوتابیان و مامۆستایان تاکو بەهرە و توانەکانی خۆیان زیاتر پیشان بدەن و بە هیوای بەردەوامی بۆ ساڵانی داهاتوو.